زۆر باشە بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر سربەخۆی لە دووڕیانی چاوەڕوانیدا دەکەین بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی هەولێر مامۆستا سۆران عەلی مامۆستای زانکۆ و هەروەها لە ستۆدیۆی سلێمانی هەریەک لە بەڕێزان کاک ئەبوبەکر کاروانی نووسەر و توێژەری سیاسی هەروەها خاوەنی کتێبی یاسۆکانی مافی چارەنووس و دەوڵەتی باشووری کوردستان هەروەها بەڕێز کاک عارف قوربانی ڕۆژنامە و سوپاسان دەکەم بەخێر بێن زۆر کاک عارفا لە بەڕێستەوە دەست پێ بکەم هەندێکمامۆستاوە لە بەروی زنجیرە کتێبێکی لەسەر پرسیینەتەوە و دەوڵەت نووسیوە دواتر زۆر چاکە باش هەندێک هەن قسە لەسەر ئەوە دەکەن کە لەژێر ڕۆشنایی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدەن بە تایبەتی لە دوای دەنگۆی ئەوەی کە تەفاهومێکی سیاسی لە نێوان سووریا و ئێران و تورکیا لە پشتیان و رووسیا هەیە قسە لەسەر ئەوە دەکەن کە ئێمە لە سای ئەو گۆڕانکاریانەدا زیاتر و زیاتر لە پرسی سربەخۆیی دوور دەکەوینەوە بەڕای بەڕێز ئەم دیدا تا چەند دروستە؟ وەڵام من پێم وایە پێچوانەکەی ڕاستە لەبەرەوەی گەر تەماشای مێژووی دوور و درێژی خۆمان بکەین هەمیشە یەکێ لە هۆکارە هەرە سەرچەکانی ئەوەی کە کورد نەیتوانێت بێتە دەوڵەت عاملی دەرەکی بووە بەڵام ئێستا خۆشبەختانە بەهۆی ئەم گۆڕانکاریانەی لە ناوچەکە هەیەوە وەکو لێکەوتە و دەرەنجامی شەڕی داعش و ئەو ڕووداوانەی سووریا و ئەو پێشاتانەش کە چاوەڕانەکرێت ڕووبدان لە ناوچەکە هەمووی بە تێگەشتنی من کردنەوەی دەرگای زیاترە بە ڕووی کووردا بۆی کورد لەسەر بەخۆی نزیک بێتەوە دەکریان ئێمە ورکێوە چۆنیانی ئەمە ئەزانی جاران بڤە بوو باسکردن لە دەستکاریکردنی سنووری دەوڵەتان جاران بڤە بوو باز لە داپشکردنی وڵاتانی ناوچەکە بکرێت ئێستا نەکو هەر کورد نەکو خەڵکی گەلانی ئەم ناوچەیە زۆرترین توێژەر زۆرترین ناوەندەکانی استراتیژی زۆر ناوەندی دێکۆڵینەوە جیهانتەران لە ئاستی ناوەندەکانی بڕیاری جیهانیشە بازدەواکرێکەی تر کۆتای سایکسپیکۆ دەبێت سەر لە نوێ بە نەخشەی ناوچەکەی بچینەوە هەموو ئەم ڕووداوانەی لە ناوچەکەی ئێمە ئێستا ڕۆدەن قابل بەوەیە کە جارێکگە نەخشەی جوگرافی ئەم ناوچەیە بگۆڕین چکە تێگەشتن لەسەرەوەی بەم پاکێجی ئێستاوە ئەم گەلوونەتەوانە ناتوانن پێکەوە هەڵکەن تۆ گەر تەماشا بکەیت لە سایکس بیکۆ بۆ ئێستا هیچ یەک لەم وڵاتانە نەحەساونەتەوە زۆر چاکە بەڵام هەست ناکەی عوامیلی ئیقلیمی ئەگەر بگەڕێینەوە بۆ وڵاتی ئیقلیمیەکان هیچی مساعید نییە بۆ ئەو خیتابی کە لە ڕێی توێژینەوەی استراتیژی و ڕاست ئێستاوەزی کوردستان لەناو خۆمانە خراپە بەڵام هیچ کام لە وڵاتانی ئیقلیمیش وەزعی لە ئێمە باشتر نییە ئەوە عێراق و ئەوە سووریا و تورکیاش ئێستا خەریکە بۆ ئەندازێ دەچێت و زۆر بەدڵنیاییەوە دوای تورکیا ڕەنگە هەمان ئەو شەپۆلە ڕووبکاتە ئێرانیش لەبەرەوە ئەگەر کورد خۆی ئیرادەی هەبێ من پێم وایە ئەتوانێت کۆڵ بەو هەیمەنەزاڵی ئیقلیم بدات تۆ گەر تەماشا بکەی کاتی ئێمە ڕاپەڕینمان کرد ئەگەر کورد چاوەڕێ ئەوەی وایە هەلومەرجی ئیقلیمی لەبارەیە وڵاتانی ئیقلیمی ڕازین بۆی خەڵکی کوردستان ڕاپەڕین بکەن بۆ قەت نەماو کردایە کاتێک کە بڕێدرا هەڵبژاردن بکەین و پەرلەمانمان هەڵبژارد یەکەم پەرلەمان لە ساڵی 92 وڵاتانی ئیقلیم هەمویان معارض بوون هەمووشیان تا پێیان کرا دژ بوون دەیان موامەرەیان لە گەلی کورد جێڕا دەیان کۆڕووکۆبوونیان بەس بۆی چۆن ئەم پرۆسەیە تێک بدەین لەبەروی لە سەر ئەرزی واقع کورد ئیرادەی بەهێز بوو توانیمان بناغی شتێک دابنێن بوو بە ئەمری واقع و دوجار مامەڵەیان لەگەڵ کرد لەبەرەوە کەوتۆ دەسەر خۆمان من پێم وایە هەلومەرجی نێودەوڵەتی قەت بەقەت ئێستا لەبەر نەبووە هەلومەرجی ئیقلیمیش قەت وەکو ئێستا دەرفەت نەبوو بۆ کورد ناڵم لەبار دەرفەت بوو بۆ کورد بەڵام کەوتۆ دەسەرەوەی ئایا ئیرادەی کوردی خۆی بۆ ئەم پرسە لەکوێیە ئەمیان زۆر کاک ئەبوبەکر وەکو چۆن لە 91 ئێمە ڕاپەڕین و دەرهاوشتەکانیان ڕاپەڕینمان کرد بە ئەمری واقع پڕاست ئێستاش ئامادەین ینی جاری شتێشتر بهێنینە پێشەوە کە زیاتر بێت لەوەی کە لە 91 و لە دوای 91 هێناومانەتە پێش و وەکو ئەمری واقع فەرزی بکەین بەتایبەتی لەوەی کە پێویستە بە سەربەخۆی یان نزیک لە سەربەخۆی بەڵێ بەناوی خوا بەڵێ ئێمە ئەگەر ئەو ڕوحێتی ڕاپەڕینمان پێکرد ئێمە پێش ڕاپەڕین بێگومان کۆمەڵی هێزمان کرد هێزمان هەبوو بۆ ماوەی چەندین ساڵ بەداخەوە لە شاخەکانی کوردستان شەڕێکیان کرد بوو یعنی بارودۆخێکی نەتەوایەتی و ناوخۆی و تەنانەت بەرهەمی شکستی هێزە سیاسیەکان بەرەی کوردستانی لێکەوتەوە یا بڵین وردە بەرەو شکست ڕۆشتن و ئەو فشارەی کە کەش و هەوای جەنگی ئێران عێراق و ئەوانە دروستی کرد بەرەی کوردستانی لێکەوتەوە هێزە ناکۆکەکان هەر ناکۆک بوون بەرەی کوردستانی ژەونەی پتە نەبوو بەڵام لانی کەمی سازانێکی نیشتیمانی و چوارچێوەیەکی هاوبەشی نیشتیمانی دروست بوو کە ڕاپەڕین دروست ببێ و دوای ڕاپەڕین دۆخەکە بەداخەوە کەوتەوە دۆخی خوار بەرەی کوردستانە واتە ناکۆکەکان جاریتر بە شێوەیەکی تەقینەوە ئێمە ئەگەر بێت و ئەو ڕوحەتەی لە ڕاپەڕین جارێکتر ئامادەکەیتەوە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بین لانی کەمی سازانێکی نیشتیمانی و تەوافقمانە بێت
لەسەر پرۆژەیە کە تەواوکردنی خودی پرۆژێ ڕاپەڕینە کە پرۆژەی سربەخۆییە بەڵێ ئێمە توانین کە دۆخەکە بە قازانجی زمینە سازکردن بۆ بیناکردنی یەکەم دەوڵەت لە مێژووی کوردستانی هاوچەرخە بەرینە پێشەوە کە دەوڵەتی باشووری کوردستان ئێستادا مەبەستم لە هێزە سیاسی کوردیەکانە زۆر جیاوازن لەو سەردەمەی پێش ڕاپەڕین و کاتی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین هەموو هێزە کوردیەکان کۆکمون لەسەرەوەی کە ڕاپەڕین بکرێ بەڵام هەستاکەی لەبارەی سربەخۆییەوە دید و بۆچوونی جیاوازەیە ئاوەها قسە بکەین. بەڵێ یەکێ لە خاڵە لاوازەکانی پرۆسەکە شەرەمەیە بێگومان من بە هەموو حاڵەتە لیان پرسیوم لە زیاد لە کەناڵێکەوە ئایا لایەنێکی دیاریکەرەوە توانیان پرۆسەیە ئەنجامدا و مژگەی لەدایکبوونی و دەوڵەتە بە بەڵێ بە بڕای من ئەتوانێ بەڵام بە شێواوی لەدایکە بێ ئەبێ لەدایکبوونی دەوڵەتی کوردستان ببێ بە کەرنەڤاڵێکی گەورەی نەتەوەیی ببێ بە دەرفەتێ بۆ دووبارە بیناکردنەوەی ئیرادەی پەرتبوونی نیشتیمانەی خەڵکی کوردستان بەس یەک حەقیقەت لەبەر چاو بگرین بە بڕای من لەسەر ئەسڵی پرەنسیپەکە کەس ناکۆک نییە ئەسڵی پرەنسیپی مافی چارەنووس و دەوڵەتی باشووری کوردستان کەس ناکۆک نییە ناکۆکێکە لە دوور ڕەوەیە ڕوێکیان ئەو سیستمە سیاسی دوایی لە دوای دەوڵەتەوە دێ ئەبێ ئیتیفاق لەسەر ئەو سیستمەش بکرێت کەنیێتارە دوای بە قازانجی لایەن وەکو کەسایەتێکی دیاریکرا و ئاراستە نەکرێ دووەمیان ئایا پێداویستیەکانی ئەم قۆناغە چییە هەنگاوەکان چۆن بێ ڕۆڵەکان چۆن دابش بکرێ چۆن بە ناوی گەلی کوردستانەوە ئەنجام بدرێ کەواتە مادام لەسەر ئەسڵی مەبدەەکە کە مافی چارەی خۆنووسینە کە مافی سربەخۆبوون و دروستکردنی دەوڵەتی باشووری کوردستان ناکۆکەی مانیە ناکۆکەکان لە وردەکاریان لە تەفاسیلان لە درێژەی پرسەکانیان ئەتوانین ڕێککەوین لەسەرە لە هەموو حاڵەتێکە ئەگەر هەموو هێزەکان کۆکیش نەبێن ناتوان ناکۆک بن بە زەقی لەسەر پرسەکە لەبەرەوەی پرسێکی هەساری نەتەوەی لەبەرەوەی هێزەکان ناتوانن بەڕقی و بەزەقی لەسەر پرسەکە ناکۆک بێن لە بەرەنجامی کۆتاییە بە بڕای من ملدان بە پرۆسەکە ئەبێ بە بژاردەی بەردەم گەلی کوردستان. زۆر چاکە هەولێر لەگەڵ کاک سۆران دەمەوێت پرسیاری ئەوەی لێ بکەم کاک مامۆستا سۆران بەڕاست خەلفیەتێکی تاریخی و هەروەها قانونی لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە تاوەکو ئەو گەلانەی کە تا ئێرە سربەخۆنین بە نمونە گەلی کورد پەنایی بۆ بەرێ و سوود و کەڵکی لێوەر بگرێ وەکو پاڵپشتی بۆ ئەو کەیس و بۆ ئەو قەزیەی کە ئێستا ئێمە ناومان ناوە بە کەیسی سربەخۆیی هەرێم یا کوردستان. سەرەتا بە ناوی خوا سڵاو و ڕێزم بۆ بەڕێزێت بۆ میوانانی بەڕێزێت حتما ئێمە باس لە حەقی تەقریری مەسیرەکەین وەکو مەبدەیەشێک لە قانونی دەولی وەکو قاعدەیەکی ئامری دەولی وەکو ئیلتیزامێک لەسەر دەوڵەتان هەڵقڵاوی ئەو مەبدەیە هەڵقڵاوی ئەو پرەنسیپ و هەدەفەیە کە لە میثاقی متحیدەیە باس لێکراوە کە لە سەرەتای ئەهداف و هەروەها مەقاصدی متحیدەدا ئیشاری پێکراوە لە مادەی یەکەمدا بەڵام بەر لەوەی کەوا مەبدەیەکی قانونی بێ لە ڕووی تاریخی و مەبدەیەکی سیاسیە ئەم مەبدەئی سیاسیە سەرەتا لە ئەگەر بیگەڕێنەوە بۆ ئیعلانی ئیستیقلالی ئەمریکی و هەروەها بۆ ئیعلانی حقوقی مواطنی فەڕەنسی و هەروەها لە فتری دوای دروستبوونی عوسبەتی ئومەم کە هێشتا نەبووە ئیلزامێکی قانونی دەولی لە مؤتەمەری سەلامی ساڵی 1929 بێ یا معاهدەی ڤێرسای بێ یا میثاقی ئەتلەسی بێ هەمووی شاری پێکرا بەڵام ئەم ئیشارەتکردانە هەمووی بە دوو جۆر بووە یان ئەوە تا ئیمان بووە بە حەقی تەقریری مەسیر یاخود ئیرادەی گەلانێک کە لە ژێردەستی ئیستیعمارە بوون لە ژێردەستەی وڵاتانێ بووە کە داگیریان کردووە یاخود بۆ ئیدارەی ئەو سیراعاتانە بووە کە لە نێوان دەوڵەتە گەورەکانە هەبووە بەڵام ئەوەی کە وەکو ئیلزامێکی قانونی باسی لێ بکرێ وەکو مەبدە باسی لێ بکرێ ئەو بوو کە لە میثاقی متحیدەوە لەدایک بوو لە مادەی یەکەما فەقەڕەی دووەم زۆر بە ئاشکرایی باز لە ڕێزگردن لە ئیرادەی شعوبەکە باز لە گەلانێکا کە ژێردەستە بن مافی ئەوەیان هەیە دروستبوونی دەوڵەتی خۆیان شکلی حکمی خۆیان نظامی سیاسەکەی خۆیان دیاری بکەن و هەر ئەمەش نەقل بوو بۆ هەردوو عهدی دەولی تایبەت بە حقوق مەدەنی و سیاسیەکان و حقوق ئیقتصادیەکان کە باسەوە کە هەموو شعوب بەبێ جاکاری مافی تەقریری مەسیریان هەیە بۆیە کە ئەسڵ ئەم مەبدەئە کاتێک کە بوو بە ئیلزامێکی دەولی وەکو کەس نکۆڵی لێ نەکردووە هیچ دەوڵەتێ بە ئاشکرا باز لەوە ناکە کە ئەمە مەبدەیەکی نیە و ئیلزامێکی دەولی لەسەر نییە بەڵام ئەمە لە هاوکێشەیەکە خۆی دەبینێتەوە لە چوارچێوەی پەیوەندیەکە خۆی دەبینێتەوە لە نێوان دەوڵەتانە ئایا موقعی ئەوەی کەوا داوای ئەم حەقی تەقریری مەسیرە ئەکا ئەو گەلە لە چی دەوڵەتێکایە لە چی موقعێکی جوغرافیدایە لە چی ململانەیەکی ئیقلیمیدایە
بنمونه بڵین کاتێک مامۆستا من لێرە پرسیارێکم هەیە کەواتە ئەم مەبدەئە قانونیە نادرێتێ تەوزیفێکی سیاسی دەکرێت ینی بە شێوەیەکی کە ناتوانین لە عیلاقاتی دەولی لە مەساڵحی دەولی دایبڕین وەکو مەبدە ئەسڵ هەموو گەلان مافی ئەوەیان هەیە حکومی ئیداری خۆیان بن لەژێر دەستی استیعمار ڕزگاریان بێ و شکلی نظامی حکمیان دیاری بکە بەڵام ئەبێەوە بزانین ئەمە لە چوارچێوەی دەوڵەتێکا لەدایکە بێ ئەو دەوڵەتی کەوا بە دەوڵەتی ئەسڵ ناو ئەبرێ لەکوێی موقع سیاسیەکەی نێودەوڵەتیدایە لەکوێی مەساڵحی نێودەوڵەتیدایە لەکوێی ململانی ئیقلیمیەکاندایە بەڵام ئێمە ئەبێ ئەوە بزانین سەرەتای دەستپێکردنی خاڵی تەقریری مەسیر لەکوێ دەستپێکە لە خودی ئەو گەلەوە دەستپێکە کە داوای مافی چارەنووسی خۆی دەکات کەواتە بەدەر لەوەی کەوا تۆ بیر لەوە بکەیتەوە سیاسەتی نێودەوڵەتی چییە ئەبێ سەرەتان ناوخۆی گەلەکە ئیرادەیەکی سەریحی واڵی هەبێ یەکگرتووی هەبێ بۆ ئەوەی کەوا بە ئاراستەی یەکلایی بوونەوەی کێشەکەی بڕوا و حکمی نهایی بۆ سربەخۆی خۆی یاخود هەندێک جار خۆ حەقی تقریری مەسیر مانای ئەوە نییە کارجیابوونەوە بێت زۆر جار ئیتیحادە لەگە دەوڵەتێکی کە زۆر جار ئینفیساڵە زۆر جار دروستکردنی دەوڵەتێکی نوێیە ئەمە ئەبێ بهێنرێتەوە بۆ قەراری ئەخیری ئەو خەڵکی کەوا زۆر چاکە کاگێ عارف پرسیارێکی ڕاشکاوانە وەڵامێکی ڕاشکاوانەشم تۆ بەڕێزت بەڕاست لەم هەرێمی کوردستانە هێزی سیاسی کوردی هەیە لەگەڵ سەربەخۆی کورد نەبێ بەڵێ وەڵانی کەم وەک مامۆستا فەرمووی جورئەت ناکەن باشکرا بڵێن لەگەڵی نین یعنی پێشم وایە نا زەن چۆن زۆر قورسە حزب هەبێ یا تەنانەت بۆ شخصیش زۆر قورسە سەربەخۆیی بە مافی میلەتەکەی خۆی ڕەوا نەبینێ یعنی تەسەوڕکەم تاوانێکی گەورەیە ینی کەسێکە بێ لە کووردا میلەتی کورد بە شایستەی سەربەخۆیی نەزانێت هەر وەکو نەتەوەیە کە خوا خەڵقی کردوین لەم ناوچەیە شایستەی ئەوەین وەک هەر یەک لەگەل و نەتەوەکانی تر دەوڵەتوانە بێ چ جای ئەوەی ئەم میلەتی ئێمە بە درێژایی مێژوو قوربانیەکی هێزگار زۆری داوە ینی ئەو قوربانیانەی کورد بەخشیوێتی بەرتاقای دروستبوونی دەیان دەوڵەتە نەک دەوڵەتێت لەبەرەوە پێم وایە تاوانێکی زۆر گەورەیە گەر هەر کەس وا بیر بکاتەوە زۆر چاکە بەڵام قسە لەسەر ئەوەیە کاک شۆڕجان ینی کەس نییە بەڕاستەوە خۆ دژی دروستبوونی دەوڵەت بێ بەس قسەکە لەسەر ئەوەیە وەکو کاک ئەو بەکردوتی ینی چوارچێوەی ئەو دەوڵەتە یاخود سیستەمی ئەو دەوڵەتە چۆنە بێ ئەمە جێ مناقەشەیە دوو یا قسە لەسەرەوەیە ئەحزابی ئێستا ئیرادەی ئەویان تایە بڕیار بدەن بڕیارێکی چارەنووس بدەن دەوڵەت دروستکەن ئەمەیە تەسەوڕەکەم جۆرە مناقەشەی دروستکەوە زۆر چاکە هێزەکان ئامادەن بۆ بڕیارێکی وەها ئیرادەیەکی وەهایان هەیە وەڵاهی تا ئێستا ئەوەی هەیە قسەیە ینی لە ڕووی کرداریەوە لە ئاستی دەولی من ئینسان بە ئینسافەوە بێ لە کورد لە ڕووی دیپلۆماسیەوە پێم وایە زۆر باشی هێناوە لە ئاستی دەولیە دۆست و پشتیوانی هێزگار زۆر بۆ کورد دەستە بەر بۆ ینی ئەگەر تەماشای تاریخی میلەتی خۆمان بکەی هیچ تەبەقەیەکی سیاسی لە مێژووە بەقەدەر ئەم سەرکردانەی ئێستا خاوەن دەسەڵات کۆمەڵی ڕووداو هەیە کە لە ئێستا داهاتوونەتە پێش کە ڕابوزەرن بە نمونە شەڕی داعش لەگەڵ کۆتایی هاتنیشیان ئەم تەفەهوم ئەو پشتیوانێنە و دەوڵەتیش کۆتایی پێدێ کورد ئەگەر بە پاساوی شەڕی داعشش بێ من تەسەوڕم باش قۆستێتەوە لە ئاستی دەولی بەس لە ئاستی نەوەخۆ ئینسان یعنی گومانەکە چکە هیچ هەنگاوێکی کردداری بۆ نەنراوە ئێمە ئێستا قسە لەسەرواکەین ساڵی پار جەنابی کاک مەسعود لە مانگی 5 بوو پێم وایە پێش ئەو کێشانی سەرۆکای تێرەم کە لە ئەمریکا گەڕانەوە وەردەکەی هەموو حیزبەکانی لەگەڵ بوو لە کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی هەموو حیزبەکانە باز لەوە کرا بوو گوایە لە سەروبەندی هەڵبژاردننی ئەمریکایان بەبێ دیاریکردنی وادەیەک بەڵام قسەکە لەسەرەوە بوو لە کاتی هەڵبژاردننی ئەمریکا ئێمە ڕێفراندۆم بکەین 3 مانگی تر هەڵبژاردنە لە ئەمریکا 2 مانگی تر نەک 3 مانگی تر لە کوردستانە ئێستا ئێمە بەرچاومان ڕوون نییە گە ڕێفراندۆم بکەین زەحمەت نەبێت لەکوێیکەین چێ دەنگەدا ئایا ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم مەسیریان چۆنە بێ کەرکووک چۆن چارەسەرەکەین هیچ قسەی لەسەرمانە نەکراوە لەبەر هەستەکەی هەنگاوەکان زۆر خاوەخلیچکن تەنها وەکو قسەی لە ئاستی ناوخۆیە هیچ ئامادەسازیەکمان بۆ نەکردەوە ئەو ناتەبایە سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە گەورەترین گرفت و ڕێگرە یعنی گەر ئێستا لە من پرسی لەمپەری بەردەم دروستبوونی دەوڵەتی کوردی چیە من پێم وایە ناوماڵی کوردی خۆمانین و خۆ ئامادەکردن نەکردنی خۆمانە و نەبوونی ئەو ئیرادە ڕاستەقینەیە ژینا قەت بەقەدەر ئێستا هەلومەرج لەبار نەبوو بۆی کورد دەوڵەت زۆر چاکە قەت وەکو ئێستا هەلومەرج لەبار نەبوو بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی و قەتیش وەکو ئێستا نێوماڵی کوردی تەسەوڕ ناکەم شێواو بێ کاگە بۆکرد نازەم لەوە هاوڕای لەگەڵمیاندا بەڕاست دەبێت چی ڕووبدا بوو ئەوەی ئێمە نێوماڵی خۆمان ڕێخینەوە تا وەکو هەنگاوی یەکەمی گەیشتن بەسەر بەخۆی یان هەوڵی گەیشتن بەسەر بەخۆی تەوزیفی بکەین
قسەکان لەم بارەوە بە بڕوا من دووبارەن بە بڕوا من ناڵم چی ڕووبە من لەگەڵ ئەو میسالەتانیم کە وڵات دۆخێکی زۆر میسالیمە لە کوردستانە هەبێ حیزبەکان بە تەواوەتی لەگەڵ یەکا کۆک بن دام و دەستگاکان نمونەیی بن پێشمەرگەمان نمونەیی بێ ئابووریمان نمونەیی بێ من هەمیشە لە گوتاری خۆماڵێم لانی کەمی تەوافقی نیشتیمانی کە بە کەڵکی ئەوەندە بێ ئێمە بەرەوپیری هەنگاوێکی لۆ جۆرە بڕۆین ئەگینا کێشەکانی ئێمە قۆڵن هەمەلایەنن و پێویستی مەمەدیدێکی چاکسازی هەمەلایەنە هەیە واتتا پێویستیمان بەکاتەیە لەبەرەوەی ئەبێ لە بناغەوە بینایکەیتەوە ئەم سیستمە ئەم سیستمە بە کەڵکیەوە نایە تەنانە دیسڵاحیشیکەی ئەم سیستمە لە ڕاستی ئەبێ بیگۆڕی بە بڕای من سەرپێکی قۆناغێکی خاڵێکی وەرچرخانی وەکو دەوڵەتیش ئەبێت دەرفەت بوو ئەوەی ئێمە قسەیەکی ڕادیکاڵانە جددی بنەڕەتی لە مەسلەی دووبارە بیناکردنەوەی سیستم بکەین ئەمە بکەین بە بەشێ لە ڕابردوو و سەرەتایەکی تر دروستکەین بۆ قسەکردن لەگەر لەسەر و سیستمەی کە لە چوارچەوەی دەوڵەتە ئێمە ئەمانەوێ بەس بەدگومانێکی ئەو بەدگمانێ قوڵەی کە ڕیشەیەکی مێژوویشی هەیە کە ڕەهەندێکی سایکۆلۆژیشی هەیە کە بەشێکی یەکتر قوبولکردنیشی نییە کە سوورە زانن بەرژەوەندی وڵاتەشی تیانە یعنی بەرژەوەندی حیزبەکانی شاتیانێ بەو مانایە سوور ئەمانە وای کردو لە ڕاستیە سەرکردەکانمان نخبەی سیاسی وڵاتە بەرز نەبێتەوە بۆ ئەو ئاستەی کە پێویستە بۆ ئاستی بڕیاردانی بە کۆمەڵ بۆ ئاستی لە خۆنیشاندانی ئیرادەیەکی یەکگرتو بۆ دەرەوە لەم ڕۆژانەیە یەکێک لە سەرکردەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وتی 27 وڵاتی ئەوروپی بە ئێمە ڕاگەیانوە کە ئێمە لەگەڵ سربەخۆی کوردستانە نین و لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق و ئەم کاتە بە گونجاو نازانی لە کەناڕێک لە منیان پرسی وتیان دەربارەی ئەماڵێکی وتم لە جەوهەرە ئەمە بە کورد ناڵێن دەوڵەت دروست مەکە و ڕێگریش ناکەن بەڵکو بە زمانێکی زۆر دیبلۆماسی ناسک و ئەخلاقی پێمانەڵێن ئەگەر دەوڵەت دروستەکەن نابێت دۆختان بەو جۆرە بێ نابێ ئێوە بەو جۆرە داوای دروستکن نەک ئەوان ڕێگر بن لە بەردەمی ئێمە وەلە پەر دروستکە لە بەردە ئێمە بە پێچوانەوە ئێمە ئەگەر ئیرادی خۆمان نمایش کرد و لەسەر شان و خۆمان ئیسپات کرد و ئەرکی دروستکردنی دەوڵەتمان گرتە ئەستۆ ئەو کاتە ئەوان دێن مامەڵاکە لەگەڵ ئەوەی دروستمان کردو و بەشێکیان یارمەتیشمانەدەن ئەگەر لە ڕووی بەرژەوەندیشەوە بێ چکم ئێمە ئێستا پێشمەرگە نەماوین بەو شاخەوە ئێمە ئێستا واقعێکمان هەیە خاوەن بەرژەوەندیشین ئەتوانین زمانی بەرژەوەندیش تێکەڵ بە سیاستمان و بە دیبلۆماسیەتمان بکەین تەنها سۆزی ئەوان نەجوڵێنین بەڵکو تەماحی دوا ڕۆژیان خەینە بەردەم کاگەر ئێمە دۆخێکی وامان هەبوو چوارچێوەیەکی دیان پێنراوی نێو دەوڵەتمان هەبوو بەرژەوەندی استراتیژی ئەوان ئابووری ئەوان سەربازی ئەوان بوونی کوردستانە چی کاریگەریە بێ پەیوەندی ئەوان و تورکیا پەیوەندی ئەوان و ئێران پەیوەندی ئەوان و دنیا عەرەب لە ڕووی وزەوە لە ڕووی ئابووریە و وەکترا ینی زۆر شت ئێمە قسە لەسەر بکەین کوردە فەقیرەکەی جاران نەماوین بەڵام بەداخەوە جاران ئەگەر لەبەر نەبوونی و بێدەستی کێشەمان بۆ دروست بوو ئەم جارە لەبەر دەستداری و پارە و سەروەت و سامان و دەرفەت و ئەوانە خراپین یعنی ئەو کاتە لەبەرەوە تێکچوین ئەم کاتیان لەبەرەوە تێکچوین لەبەرەوەی ئێمە لە دۆخی هاوسەنگیا بیر ناکەینەوە لە دۆخی سروشتیا بیر ناکەینەوە دۆخی سروشتی لە کوردستانە بەداخەوە دۆخی یەکتر قبول نەکردن بووە دۆخی پیلاندانان بووە بۆ یەکتر دۆخی لە دەستدانی دەرفەت بووە جگە لەوەی ڕاپەڕین جگە لەوەی ڕاپەڕین تا ڕادەیە قۆزراوەتەوە بەڵام بە بڕای من دۆخەکەش دۆخێکی خوڵقانووە کە ڕەنگە هەندێک لە گۆڕانکاریەکانی ڕەودوی مێژوو ئیرادەی ئێمەش تێپەڕێنن و ڕەنگە بڕیارێک لە شوێنێکە هەندێک هێز تێپەڕێنێ ئەو بڕیارە بستەپێنرێ بەسەر هێزەکانی ترە نەخێ لە ناوەوە نەخێ لە ناوەوە و ئەم پەیامەشمان گەیانووە ئەو کاتەڕوانیشی زۆر میسالی نییە نەمیسالی نیە ئەو کاتە ئەوەی لێ ئەترسن ئەنجا دێتە دی عرفت و هاوڕای لەگەڵ ئەمەیانی وڵا زۆر جار زەمن شت فەرزەکە و لە تاریخ نمونەی لەو زۆرە زۆرن زەمن فەرزێکە و ئەبێتەوە زۆر باشە با بچمەوە هەر ئەم واقعی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لەسەرتاوە ئەمە زەمن فەرزی کرد بەسەر تورکیا و ئێران و عێراق شاکە قبولی بکەن مامەڵی ڕسمی لەگەڵ زۆر باشە لەناو خۆشمانەوریان نەبین زەمن بەسەر هەندێک لە هێزەکانە شت فەرزە زۆر چاکە ماوەسا سۆران وەک بیستت کاک ئەبوبەکر باسی کردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەڵبەت لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن و دڵیان بیستوتە کاک مەلا بەختیار قسەی لەسەر ئەوە کرد کە دەیان وڵات هەیە کە لەگەڵ سربەخۆیی هەرێمدانین و پێیان وایە دەبێ یەک پارچەی خاچی عێراق پارێزراو بێ ئەمە لە ڕووی یاساییەوە مانای ئەوەیە کە شەرعیەتێکی نێودەوڵەتی یاسایی هەیە کە هەر هەوڵێکی ئێمە بەرەو سربەخۆی لە ڕووی قانونیەوە بخاتە ژێر پرسیارەوە وەڵام من بخۆم دوو ملاحەزەی زۆر باشم وەرگرت لە کۆنفرانسە ڕۆژەمانەوەکەی کاک مەلا بەختیار یەکێکیان ئاستی عێراق بوو
وەیەکیانیش ئەوە بوو کە جەنابەت باسە کرد یەکەم وەکو قاعدەیەکی نێودەوڵەتی بڕوا ناکەم هیچ دەوڵەتێ باسی ئەوە بکا بڵێ نەک ئیتیحادی ئەوروپی هیچ دەوڵەتێ لە دنیاە نییە باز لە پارچە پارچەبوونی خاشی هیچ وڵاتێکی تر بکە چونکە ئەمە تەدەخولە بەڵام کە ئەڵێ لەگەڵ یەک پارچەی خاشی دەوڵەتێکی ئەمە پرەنسیبی نێودەوڵەتیە ئەمە ئەبیلتیزامی پێوە بکە بەڵام ئەمە مانای معاکز نییە لەگەڵ حەقی تەقریری شعوبی داخلی ناو دەوڵەتەکان نین هیچ خوێندنەوەیکی بۆ ئەوە نەکراوە و بڕوانەکەم ئەگە هەمان پرسیار لە وەفدە بکرایە بوترایە گەلان لە وڵاتانە مافی ئەوەیان هەیە ئیرادەی خۆیان جیا ببنەوە ئیرادەی خۆیان کیانێ دروست بکەن ئیرادەی خۆیان مەسیری خۆیان دیاریکەن هەر 28 دەوڵەتەکە یاداشتێکیان دەدا پێی و دەیاون لەگەڵ ئیرادەی صحیح و واضح و ئیرادەی درستی خەڵکەکەین بەبێت تەعین باسییان بکردایە بە هەمان شێوە وەکو ئەو بنەمایە وایە کە بڵێ لەگەڵ ئەوەی حفظ و سلمی ئەمنی دەولی بکوێتە خەتەرەوە پێتەڵێن نەخێر بەڵام لەگەڵ ئەوەی بڵێ حقوقی ئینسان بە تەدەخولکردن بۆ وەقفی هەر کۆمەڵێک کە مافیان لە خەتەرایە ئایا بە تەدەخولی دانێ ئەڵێن نەخێر ئەمانە پرسیاری عامن ئەمانە مەبادی عامن هیچ دەوڵەتێ بەوازحی پێت ناڵێ نە ئەوروپا و نە ئەمریکا و نە ئیقلیمی و نە دۆستەکان و نە دوژمنەکانە ناڵێن ئادەی کوردستان کەی دەسەکەی بە ممارەسەکردنی حەقی خۆت کەی لە دەوڵەتی عێراق جیابیتەوە ئەمانە لە ئەتەکێتی دیبلۆماسیە و لە عیلاقاتی نێودەوڵەتیە نابێت چاوەڕێی ئەوە بین بەڵام لە دیوی هەر کۆنفرانسەکەی شتێکی زۆر ئیجابی بخوێندەوە کە لە سەفەری بەغا گەڕابەوە کە ئەقرب دەوڵات و دەوڵەتی ئەسڵ کە ئێمە تایە تەعاملمان تایەتی باسی لەوەی کرد ئەوان بە ئیجابی وەڵامیان داونەتەوە باسی لەوەیان کردووە کە کەم جار هەیە خۆمان ئەم ئسلوبەش بەکاربێنین بمانەوە دراوسێکی باش بین لەگەڵیەکە بۆ احتینامی ئەم قسەیە نەکەین بۆ مەترسیمان هەبێت لە یادداشتێکە بە 28 دەوڵەت وەکو وەرەقە تەسلیم ئێمەی کردووە دەوڵەتی نزیکی خۆمان پێمان دەڵێ ئامادەی حیوارین و هەروەها گوێم لێ بوو لە سکرتێری ڕۆژنامانی سەرۆکی حکوومەت دەوێت ئەم جارش نکۆڵیان لەوە نەبووە کە ئەم مافی گەلی هەرێمی کوردستانە بەڵام با ممارەسەکردنەکەی قسەی لەسەر بکەین کەواتە ئەقرب قەنات ئێمە تایە مەجالێکمان هەیە و باشترین فرسەتێکە کە تاقی بکەینەوە بزانین بەر لە هەموو شتێک یەکدەنگیەک کۆ بکەینەوە نوێنەرایەتێکی هاوبەشمان هەبێ بچینە بەغدا بڵین ئێوە کە باسی ئێوەکەن قسەی لێ بکەین چۆن قسەی لەسەر بکەین ئێوە وەکو دەوڵەتی عێراق کاتێ دەڵێن دراوسەی یەکتر بین بە معنای ئەوەی کە ئێستا چی یەکترین ئەساسی قانونی ئەم قسێتان لە چیایە بەر لەوەی کە باسی قەواعدی دەولی بکەین ئایا دەرەچێک هەیە لە دەستوری عێراقا بیدۆزینەوە و ئێمە ئیتیفاقێکی سونائی دوولایە بکەین ئەکرێ شتانیان لەگەڵان یەکلای بکەینەوە سەر ڕای سیاسیەکەی عێراق لە وەختێکایە لە ئەزمەیەکایە سیراعی لە بەشێکی تری ناو عێراقایە کە بەشی سونەکەیەتی ڕەنگە ئێمە تێیان بگەێنین ئێمە چی لە ڕووی ئابووری چی لە ڕووی سیاسی ئێستا بارگرانین بەسەر عێراقەوە ئێستا وەجێکی ناشرینین لای عێراق ئێستا مشکلەی بۆ دروستەکەین ئێقە سنوورەکانی کە بەناوی سنووری عێراقەوە سەیتەری بەسەران نەماوە ئێستا هەندێک شوێنی هەیە بەخۆیان دەڵێن مەوایە کە بوانی کە دژی سیاسەتی بەغدان ولا روي مناطق متنازع عليها وبيشتر او منطقاني كسنه دوستي ايما نبون لو منطقانا زور تاكم يسبح حكمي واقع قراونه توببي ويجيكني ماذا دسوريا كان بكي زور باشا دقري مولات كواتا نزديكتني شوينه كتفهمي هبي بو برسي لاني كم ريفراندوم بغدايا بوتي نقرينو بو بغدا تاوكو تفهمي بغدا لسر اسينه ودولتي وكو سندشي قانوني بكار بيني بدلنيايه وكرد ببي بغدا ناتوانه جابته يعني لهالمرجع وەک ڕوخانی سەدامە کە هێزێکی نێودەوڵەتی هاتە بەغدا کە ئەمریکا بوو لەو تەوقیتە کورد ئیرادەی هەبووە ڕەنگە بیتوانێت وەکو ئەمری واقع دەوڵەت دروستکە بەس لە حاڵاتی وەک ئێستا کورد بەبێ ڕەزامەندی بەغدا و بەبێ تەفاهم لەگەڵ بەغدا ممکن نییە بتوانێت دەوڵەت دروستکە بۆ کورد شانسێکی باشە کە ئێستا بەغدا لەم تەوقیتەیە خوازیارە کورد جابێتەوە بە دووری مەزانە ڕەنگە 4 ساڵی تر ئەمە بگۆڕێ چکە ئەوان لە کێشەیەکی زۆر قوڵان لەگەڵ سونە بە درێژایی ئەم نزیک 100 ساڵی ڕابردوو شەڕیان بۆ لەسەر ناسنامەی ئەم دەوڵەتێکی سونیە شیعی بە دیاریکراوی لە دوای کشانەوەی ئەمریکاوە ئێستا خەریکە ناسنامەی دەوڵەتەکە بە دەوڵەتی شیعی ئەڕا گەورەترین لەمپەر لە بەردەم ناسنامەی عێراقە کە دەوڵەتی شیعی بێ مانەوەی کوردە لە عێراق لەبەرەوە بە دڵنیاییەوە خوازیاری ئەوەن کورد جابێتەوە ئەمە هەلومەرجێکی زۆر گونجاو بۆ کورد هاتووەتە پێش و دەبێت کورد بیقۆزێتەوە ئەمە یەکەم جار نییە کەوان باسی ئەو بکەن کورد مافی خۆیەتی
ڕاپرسی و ڕیفراندۆم بکە و دراوسی باش بین دەیان جاریتر جۆمان لە کوتلە سیاسیەکان بۆ لە پەرلەمانتاریان لە وەجهی سیاسیان کە ئەڵێن ینی وای دەرەبڕن خوازیاریەوەن کورد جابێت و لە کۆڵمان بێتەوە بڕینی بودجێ هەرێمی کوردستان یەکێ بوو لەو ئەمراز و هۆکارانەی کە جۆرێک لە ئیستفزازکردنی هەرێمی کوردستان بۆی بڕۆ چکە شیعە ئێستا پێی وایە گەر کورد لە عێراقا نەمێنێ پرۆسەی بە شیعەکردنی عێراق ئەگاتە خەڵی کۆتایی بەڵام مانەوەی کورد یارمەتی دەرە بۆی سونەش بەهێز بێتەوە لەم ناوچەیە و لەمپەری گەورە لەبەردەم ئەو ئامانجەی تەشەیع لە عێراق دروستکە بۆیە بە تێگەشتنی من ئەبوو لە دوای قسەی عەبادی کە بە وەفدی یەکێتی وتبوو هەموو هێزە سیاسیەکان و ئەبوبەکر سەرەتای شارەتی بە شتێکی تەوافقێکی نیشتمانیە بێ لانی کەم لەسەر ئەوە کۆبوونەوەیان کردای وەفدێکی هاوبەش بنێرن بۆ بەغدا بۆی بکەن و مفاوزاتەوە لەگەڵ بەغدا و لەسەر ئەو ئالیەت و ناوچانە ڕێکەوین لەکوێ ڕیفراندۆم بکەین سنووری ئێمە و سنووری ئەوان تا چۆ بێ بەڵام بەداخەوە ئیبینی ینی لێرەوە ئینسان کرد ناومێدە ینی هەست بە مەسئولیت ناکەی لە ناو ئەحزابی کوردیە ئەو وەفدەیش کە چوون بۆ بەغدا بۆ پرسی نەوت و وەک خەڵکە لە بەشێکی بۆ پەیوەندی بە مەسەلەی مانەوەی شێرزێباریەوە بوو هیچ پەیوەندی بەوە نەبوو کە عەبادی ڕازیە لەسەروی کورد دەوڵەتێک دروستکە و دراوسی باش بین و بە پەلە ئێمە وەفدێکمان نارد بۆی لەگەڵێنە دانیشین قسە لەسەر بناغی دروستبوونی دەوڵەتەکەمان بکەین یعنی ئینسان لە ناو ینی من جاریش کە تەژی دەکەمەوە لە ئاستی نێودەوڵەتی هەلومەرجی بابەتی ئەوەندە لەبارە بۆ کورد قەت دەرفەتی وا دروست نەبوو باوەڕ ناکەم دروستیش بێتەوە بەڵام لە ناو ماڵی کوردیا ئینسان احساس بەوە ناکە کە هەنگاوی بۆ بنرێ کە هەوڵی بۆ بدرێ بەداخەوە وەکو قسە ئەەکەین بەڵام کە دێت سەر هەنگاوی کردداری هەنگاوێک نبینی و ئێستا ڕەنگە خەڵکی کوردستان بەوەی خراپی باری ئابووریان و ڕەنگە زۆرینەی خەڵک ئەسڵەن غەڵەتەی بۆ قسانەی ئێمە بێکەرگیسە گوێی لێبێ و بازەوەکەن کە بڵێت کورد دەوڵەتی ئەمڕۆکە لە ڕادیۆ هاتم فعلا یەکێ لە ساکە بە ڕێزەکان لی پرسیم تەوەری ئەم شەوت چییە وتم قسە لەسەر سەربەخۆی دەوڵەتی کوردی دەکەن ئەو دەوڵەتی کە بێەوەی لە خۆمان بپرسین نەبین بە دەوڵەت باری ئابووری کوردستان باشە هەڵبەت نووسەرێکی بەڕێزی دیاریش کە من ناوەکەی بدەم مەقالەیەشم خوێندەوە وەکو خۆ ئامادەکردن بۆ ئەم بابەتە یعنی قسەکردنی لەسەر دەوڵەتی کوردی وەکو بابەتێکی قەشمەرجار یعنی باس بوو ئەزانی بەداخەوە من ئەڵێم عام و هەروە قسەی نخبەیشە ئەزای ئەحزابی کوردی بەداخەوە لەم 25 ساڵی دوای ڕاپەڕین احساسی نەتەوەی کوردیان ئەوەندە تێکشکان لە ڕووی نەتەوەیەوە کە ئەوە تا بوو جۆرە گاڵتەی بە مافی چارەنووسی خۆی بێ گاڵتەی بەوە بێ کە تۆ هەلومەرجێکت بۆ هاتووە پێش ببی بە دەوڵەت ئەمە پەیوەندی بە عەقڵیەتی حکومڕانانی ئەم وڵاتەوەیە پەیوەندی بە حیزبە دەسەڵاتدارەکانی کوردەوەیە کە ئەوەندە ناشەفافانە ئەوەندە خراپ ئەم وڵاتیان بەڕێوە برد کە خەڵک ئەوە ناومێت بێ ئەمە کارەساتی گەورەیە ئێستا خەڵک تووشی قەیرانێکی ئابووری بووە نەک بە نەوتی هەرێمی کوردستان بە نەوتی کەرکوچی نەک بە نەوتی کەرکوچیش باوەڕم وایە نەوتی بەسراش بدەیتە کورد بەم عەقڵیەتە ئێستای حکومڕانی کوردی وەزعی ئابووری کوردستان باش نابێ دەبێ ئەم سیستەمە تێک بشتێ و بگۆڕێ تاوەکو نبینێ خاوەن دەوڵەتی خۆمان قەت ناتوانین بیگۆڕین هەمیشە هەلومەرج لەبارە بۆ ئەوانە خۆیان بسەبێنەوە هەمیشە پاسا و بیان و هەیە دوای داعشیش شەڕی حەشدی شەعبیمان ڕوبەڕوو دەبێتەوە بۆی هەمیشە بڵێن بە پاساوی شەڕی حەشدی شەعبیش دەبێت 3 ساڵی تر میلەت برسی بێ و چاوەڕێ دوای حەشدی شەعبیش ئەنواع و ئەشکال تیاریتر دروستە بێ بۆ جایەتی تۆ لەبەرەوە کورد کاتێک دەتوانێت بکەوێتە سەر ڕێچکەیەک وەکو نەتەوەیەک جیاواز بژی یاخود لانی کەم لە کەناری ئارامیەوە بە بەختەوەری بژی دەبێت خاوەن ناسنامەی خۆی بێ لە چوارچێوەیەکدا بژی کە ترسی ئەوەی نەبێ دەستبردن بۆ گۆڕانکاری مای ماڵوێرانی گەورە زۆر چاکە کاک ئەبوبەکر دەگوترێ هەر نزیک بوونەوەیەک لە بەغدا لە ڕاستیدا دوورکەوتنەوەی لە پرسی سەربەخۆیی چونکە هەر نزیک بوونەوەیەک لە بەغدا لە ڕاستیدا بۆ دەستکەوتی زیاتری حزبی و تەنانەت شخصیشە بەڕێز لەبارەوە دەڵێیت وەک پرەنسیب نزیک بوونەوە لە بەغا خۆی لە خۆیە وەک واقع بە قسە لە نزیک بوونەوە لە بەغداکەین نەک وەک پرەنسیب نزیک بوونەوە لە بەغا خۆی لە خۆیان نە حرارە نە حەڵامە نە باشە نە خراپە بەڵکو چێ ئەو نزیک بوونەوە ئەنجامەدا لە چ دۆخێکە ئەنجامەدرێ بە چه ئەجندایەکەوە لە ژێر چه فشارێکە ئەوانە دەریەکەن ئایا تۆ چی بۆ بەغا لە بەغاوە پێیان بۆ یەکتر بنێری حیزبەکانی کوردستان ئەچی بۆ بەغاوە کۆرەقەی سیاسی بەکاربێنی لە کوردستانە ئەچی بۆ بەغا بۆی ئۆباڵ لە کۆڵ خۆتکەیتەوە 6 مانگی تریش دۆخەکە بەڕێکەیت و بزانی دوای ئەوە چی لێ دێ بە پێچەوانەوە تۆ ئەگەر استراتیژی ڕوونی خۆتە بێ هەتا من لەم مەسەلەی نەوت و هینۆم جوور ئەگەر ئێمە استراتیژی دروستکردنی دەوڵەتمان هەبوویایە زۆر ئاسایی بوو هەتاکو 6 مانگ پێش ئەوەش ئێمە ڕێکەوتنی زۆر ڕوون و شەفاف و چوارچێوەدارمان لەگەڵ عێراق هەبوویایە بۆی هاوڵاتیانی ئێمە تووشی ئەم ئازارە نەبوویایە ئەو کاتە لە قازانجی ئەسڵەن دروستکردنی دەوڵەتە بوو
ئومێدێکی زۆرتر لە کوردستانە بوو کێشەیەکی کەمترمانە بوو پەیوەندی نێوان نخبەی سیاسی و خەڵک باشترە بوو کەواتە تۆ ئەو پاڵنەرانەی ئەچی و ئەو چوارچێوەی تایاچی بۆ بەغاوە ئەو ئەجێندانەی و ئەو وەفدانی لە چی پێک دێن نوێنەرایەتی چیەکەن چیەکەن لەوێ چ مامەڵەیەکەکەن ئەوە دیارریەکە ئایا بە پێچوانەوە ئێمە نزیکیمان لەگەڵ بەغایە قسەکردنمان و حیوانمان لەگەڵ ئەوە بەڵام ئەمە بەدیلی ئەوە نییە تۆ گەڕانەوەت بۆ بەغا واسێنانت بێ لەوەی کە تۆ استراتیژی ئابووری سێربەخۆتە بێ پەیوەندێکی باش لەگەڵ هەندێک وڵاتی هەرێمی تر هەبێ ئەمە بەدیلی یەکتر نین ئەتوانی لەگەڵ یەکە ئەمانە بەیەکەوە بریتە پێشیان خەی و ئەویان یەکتر تەواوکەی ئەویشیان بکەین بە وەرقەی فشاری ئیجابی بەسەر ئەوی تریان لە چوارچێوەیەکی گشتی کۆیە بەڵام ئەمە چیمانەوێ دیدێکی استراتیژی نەتەوەی و نیشتیمانی بەرفراوانمانەوێ کە هەموومان باشی هێزەکان کرد لەگەڵ وڵاتانی دەوروبەر دوو هێزی سەرەکی هەن یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەردوو لایەن بە دەوری خۆیان قسە لەسەر پەیوەندی باشی خۆیان دەکەن لەگەڵ تورکیا ئێران و ڕەنگە هێزەکە بێ زیاتر پێیوا بێ بە تایبەتی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان کە ڕەنگە لە ئێستادا تورکیا تەفەهومێکی باشتری لە جاران هەبێ بۆ پرسی سەربەخۆیی کوردی کەواتە کۆمەڵێ ترس و کۆمەڵێ چوزانم چاوەڕوانی مەترسیدار هەیە لە کۆڵی ئێمە بۆتەوە جا مەسەلەکە لێرەیە ئێمە کێشەی قوڵ و جەوهەریمان لە هەموو پرسەکانە بە پرسی قەیرانی ئابووریەوە بە پرسی قەیرانی سیاسی و پرسی دەوڵەتیشە ئەوەیە ئای ئێمە وەکو سوننە و شیعەکانمان لێ هاتووە هەموو دنیا بە ململانی نێوان سوننە و شیعە تەفسیرەکەین لە کوردستانیشە هەموو شتێ بە ململانی نێوان بنەماڵی بەرزانی و بەرامبەرەکانی و بنەماڵی برای مەحمەد تەفسیرەکەین یاخو ئێمە کەرەسەی تەفسیری تریشمان هەیە و دنیا لەوە فراوانتریشە و شتی تریشی تایە ئایا زەمەنی کوردی لە 64ەوە قەتیسما و ئێستا شەرخۆی دووبارە کاتەوە و هەمان ململانێ بەرهەمێنێتەوە یا ئەسوێنمان لە بەردەمایە ئەگەر ئێمە پێوەرمان کوردستانی بێ ئەگەر ئامانجمان بەرژەوەندی نیشتیمانی بێ ئەگەر حیزبەکانمان بە ئامراز بزانین بۆ ئەو بەرژەوەندی نیشتیمانیانە ئەگەر کۆک بین لەسەر بەرکەوتەکانی ئامانجە قۆناغەکان ئەم سێ میلەتەکەمان ئەو کاتە تێگەین چۆن پەیوەندی پارتی لەگەڵ تورکایە بقۆزینەوە بخێنە چوارچەوەی استراتیژەکەمانەوە چۆن پەیوەندی یەکێتی لەگەڵ ئێران وای لێ بکەین چۆن پەیوەندی ئەوە بەڵام ئەگەر بۆ جۆرە نەبێ بۆ نمونە من هەندێ مەترسی لە پەیوەندی پارتی لەگەڵ تورکیا لەسەر ئەوە نییە بۆ کورد باش نییە لەسەر ئەوەیە کە سەرنجام لە کۆتاییە ئەگەر کورد بوو بە دەوڵەت پێگەی پارتی بەهێزەکە خەڵکی ترەکەوێتە مەترسیەوە ڕەنگە چارەنووسیان لە داهاتوی کوردستانە مەترسی بێ سەیریکە ئەمە ئەرکی دەکەوێت دژایەتی ئەو دەوڵەتی کە بارزانی لێرەوە ئەرکی پارتیە لایەنی بەرامبەر دڵنیا کاتەوە کە کاکە گیان ئەم پەیوەندی ئێمە بۆ خنکاندن و کوشتنی ئێوە و دەرکردنتانە لە داهاتوی کوردستان ئەم دڵنیایە دەبینی کاک عارف خۆ دەزانی لە نێوان هێزە کوردیەکانە ترس هەیە ترسەکە پەیوەندی بەچی معقولی بەڕەگوڕیشەی ئەو خلافاتەوە یەکە لە کورسانە هەیە و ئەساسەکەی گەڕێتەوە بۆ 64 تەماشای تاریخی کورتکەی لە پێش 64 ئەم ناکۆچی و ناتەبایە سیاسی و کۆمەڵایەتیە لە ناو میلەتی ئێمە نەبوو لە 64 کە دەست پێکە جۆرێک لە ینی متمانە لە نێوان ئەم دوو هێزەیە نەماوە جۆرێک لە گومان و ترس هەمیشە حزوری هەیە و ئەمە ڕەنی داوەتەوە بەسەر هەموو کای سیاسەکانە و تەنانەت گەشتۆتە ئاستیەوەی لە مەسەلە استراتیژیەکان هەمان گومانەوێت بۆیە ئەوەی کاک ئەبوبەکر وتی شتێکی گرنگە کە پارتی ئێستا بە حساب کە ئیدعای پرۆژەی نەتەوەی یا پرۆژەی دەوڵەتەکە دەبوو پارتی لە هەموو کەس زیاتر مەسئولانەتر ئیشکا بۆی ئەم گومان و ترسە بڕێنێتەوە ئەوش بەچی دەکرا بەڕێی من بە تەرەحکردنی پرۆژەیەک بۆ بۆ چوارچەوەی ئەو دەوڵەتی کە کاری بۆ دەکەین و پێویست بوو هەموو حیزبەکان کۆبکاتەوە بەڕێی من ئەمە وەزیفەی کاک مەسعود کە ڕەنگە بڵێم ساکارترین ئەرچێتی کە پێویست بوو کاک مەسعود هەموو هێزەکان کۆبکاتەوە لەسەر وەرەقەیەک ڕێککەون ئەم حیزبانە سەرباری هەموو خلافەکانی تران وەرن با لەسەر وەرەقەیەک ڕێککەوین دەوڵەت کار بکەین بۆ دەوڵەتی کوردی بەڵام دەوڵەتەکە چۆن بێ ئێمە کۆمەڵی کێشەی جوگرافیامان هەیە کە دەبوو لە ئێستاشەوە بڕێ لە چارەنووسیوانە بێ بۆ نمونە خلافێکی گەورەیە لەسەر مەسەلەی سلێمانی لە بینی مرکزیەت و لامەرکزیەتەکەیە کە دەکرا بۆ پرۆژەی ئەوش لەسەر بکرێ ئەگەر تەرەح بکرێت دەوڵەتی کوردستان دەوڵەتێکی فیدرالی دەبێ هەر پارێزگایەک بۆ خۆی دەبێت بە هەرێمێکی فیدرال لە ناو دەوڵەتی کوردستانە بەمە کێشەی کەرکووچمان چارەسەرەکە چکۆ پێکاتەکانی کەرکووچیش خلافیان نییە لەسەرەوەی ناسنامەکەیان چۆ بێ ئەوەندەی حەزەکەن خۆیان هەرێمێک بوو خۆیان حکوم بەوەی کێشەی سلێمانیش چارەسەر بوو ئەو عقدە تاریخی زۆر چاکە مامۆستا سۆران بەڕێزت لە سەرەتای قسەکانتدا ئاماژەت بەوەدا کە بەڵێ هێز و خەلفێتێکی تاریخی و قانونی لە چوارچێوەی شەرعیەتی نێودەوڵەتی هەیە کە ماف دەدا بەگەلان بگەن بە مافی چارەنووسی خۆیان هەز ناکەی تاریخیەن ئەمە لە ئەجێندای
هێزە کوردیەکان غائب بووە بە ئێستاشەوە بەداخەوە ئەوەی ئێستا بەدی ئەکرێ لەم کات و ساتەدا ئەم بابەتە نەتەوەی کە هیچ قابل بە خلافی حزبی و ململانی حزبی نیە داخلی ئەم ململانیە کراوە بە جۆرێک ڕوون بێ لای من ئەگەر سەرکردایەتی ئەم سەرکردایەتی و وەڕیادەی ئەم سربەخۆییە ئەگەر ممارەسە بکرێ لای کاک ئەبوبەکر بێ من بڵێم نەخێر ئەگەر لای کاک عارف بێن بە هەم دوکمانەوە بڵێن نەخێر ئەمە بۆچوون و ئاراسەیەکی زۆر خەتەرە کە گەمەکردنە بە ئایندەی گەلەکەمان من دەڵێم هیچ ترسێک نییە نە لە ئاسی نێودەوڵەتیە نە لە ئاسی ناوخۆدا و هیچ مەترسیەک نییە بتوانێت ڕێگر بێ لە بەردەم ممارەسەکردنی ئەم حەقەیە بە نمونەی ممارەسەکردنی حەقی تەقریری مەسیر دەڵێم زۆربەی ئەو دەوڵەتانەی کە سربەخۆییان بەدەستهێناوە بە ئیحسایی پێ بڵێم زۆرترن لەو دەوڵەتانەی کە بە طریقەی سلمی دەوڵەتیان پێکهێناوە لە شەڕ نەترساون ئەسڵەن دروستبوونی دەوڵەتەکان نەتیجەی شەڕ بووە ئەسڵەن کیفاحی مسلحی یەکێک لەوانە بوو کەوا لە ئاسی نێودەوڵەتی اعترافی پێکرا نەتیجەی شەڕەکان بوو لەگەڵ دەوڵەتانی خۆیاندا نەتیجەی شەڕی نێوان دەوڵەتانی تر بوو بە عاملێک بۆ سربەخۆی وڵاتەکەیان کەواتە ئێمە شەڕی داعش نەکەین بە دێوزمەیەکەوە ببێتە ڕێگر لێمان با بە شەڕی داعش بێ کێ لە شەڕی کەشمان لە پێش نابێت کێ لە شەڕی ئیقلیمی تری نەمان نابێ کێ لە ئەسڵەن شەڕی وڵاتی ئەسڵمان نابێت کە ئێستا لە عێراقین ڕازی دەبێ زۆر لە دەوڵەتانی بەڵقان وڵاتانێک کە بەشێک لە هەرێمەکەیان جیابوونەوەیان ڕاگەیان وڵاتەکە شەڕی کرد نەک دەوڵەتانی ئیقلیمی تری بەڵام ڕێی نەوەستان نیزال و هەوڵدانەکەیان نەوەستانرا ئەگەر لە قەیران دەترسین دە ئێمە ئێستا هەر کەسێکمان پرسیارمان لێ بکەی بەی لە ساڵی 90 ئیعلانی دەوڵەتمان بکردای باش بوو بە بیرکردنەوە دەڵێن ئەڵێن بەڵێ باش بوو بۆ لە بەرەوەی کەوا لە ژێر مەمنێکی دەولیا بووین و حیمایەکی دەولیمان هەبوو دە ئەو کاتە قەیرانمان هەبوو بودجەمان هەبوو لە شەڕ ڕادەم بووین ئەم بابەتانە بابەتی خلافی حزبین و دەیکەین بە بیان و بۆ دروستبوونی دەوڵەت دەڵێم ئەمە ئەسڵە ئایا سیستەمە سیاسەکەمان ساڵح یا ساڵح نییە ئایا قەیرانمان هەیە یان قەیرانمان نییە ئەمە بۆ دەوڵەتیش هەر مەقبولە بۆ هەرێمیش هەر مەقبولە ئەگە قەیرانمان هەبێت لە هەرێمە دە ئێمە تەحولیش بێ بۆ دەوڵەتیش خۆ هەر تووشی لەم قەیران نەجاتمان نابێ ئێسەوا دابنین ئێمە لە قەیرانێکی دارایی یان نابێت بەرەو سەربەخۆی بڕۆین دەیەگەر بەرەو سەربەخۆی نەبڕۆین کەس وعدی داوە پێمان لە برێتی ئەوە قەیرانی داراییمان بۆ چارەسەر بکە بەعکسەوە دەڵێم هیچ هەلومەرجێکی نێودەوڵەتی وەکو ئێستا لەبار نییە بۆ ئەوەی کە هەنگاوەکانمان دەست پێ بکەین ئێستا هەموو دەوڵەتانی جیهان لە پشتگیریکردنی گەلی کوردن بەرامبەر بە شەڕی داعش بەعکسی شەوەی کە دەڵێم ئەم فرسەتەی شەڕی داعش وەرنەگرین زۆر زەحمەتە جارێکی کە تەعاونێک یاخود پاڵپشتێکی نێودەوڵەتیمان بۆ بکرێت چی عسکەری بێت چی ئەمنی بێت چی سیاسی بێت دۆخی عێراق ئاسایی بێتەوە دۆخی ئیقلیمی ئاسایی بێتەوە پەیوەندی نێوان دەوڵەتەکانی ئەوانەی کەوا کوردی تێدا دەژێ ئاسایی بێتەوە عملێکەمان لێ قورستر ئەبێ ئاسەنگی زیاترمان بۆ دروستە بێ ڕەنگە ئەو خیتابی کە ئێستا عێراق لەگەڵێ بەکارهێنێ بەرامبەرمان بە شێوەیەکی تر بێ ڕەنگە ئیتیفاقی نێوان وڵاتانی ئیقلیمی قورستری بکە کارەکە لەسەرمان بۆیە دەڵێم ئەمانە بیانون چی لە ڕووی سیاسی لەگەڵ ئەوەشام هیچ مانعێکی قانونی نییە ئێمە بکەین بە ڕێگر لە بەردەمی خۆمانە بۆ دروستبوونی دەوڵەت زۆر چاکە کاگێ عارف بەڕاست دوای ئەوەی دەگوتری لە دوای 2023 ئێمە کۆمەڵە دەرفەتی سەبیمان لەدەستداوە بۆ ئەوەی ئەگەر نەشگەین بەسەر بەخۆی لانی کەم لە فیدراڵیەتەکە زۆرتر بەدەست بێنین دوای ئەوەی کۆمەڵە دەرفەتی سلمیمان لەدەستدا بەڕاست دەکرێت لە ڕێی کیفاحی مسلحەوە لە ڕێی خەباتی چەکداریەوە ئەوە بەدەست بێنین کە بە ئاشتی بەدەستمان نهێناوە ئێشتاش دەرگاکانی ئاشتی دانەخراون بە ڕوومانە یعنی ئەو قسەی کە عەبادی وەکو پەیام ناردوێتی بۆ هەرێمی کوردستان ئەتوانم بڵم گەورەترین کردنەوەی دەرگای ئاشتیە بەڵام دکتۆر مناوەڕەی سیاسیە تایبەتە بەم دۆخە حساسی ئێستاوە بەرەوپیری نەچوین من تێگەشتم وایە پەیوەندی بە استراتیژیەکەوەیە کە شیعە کاری لەسەرەکەم ینی مانەوەی کورد لە عێراقا ڕێگرە لەوەی ناسنامەی ئەم دەوڵەتە بێ بە دەوڵەتیشی شیعی بەڵام جیابوونەوەی کورد و جیابوونەوەی کوردستان لە عێراق ئەوان کۆنتترۆلی ناوچەکانی سونەیان کردووە بۆی شەڕی داعشەوە هەموو سونە ئێستا ئاوارێ خاچی سونەش هەموو جرە دەستی بەڵام ئەگەر ناسنامەیەکی شیعی لە عێراق بۆ ئەم دەوڵەتە دروستکە لە غیابی جوگرافیا کە هەرێمی کوردستانە بەڵام حەزناکەی جوگرافیایەکی کە ڕەنگە مەترسی بکەوێتە سەر کە ئێرانە
باش اگر من یەک مداخلە بکەم ڕەنگە عەبادی و قسەی لە شوێنێکەوە بکە کە کورد جددیە بە پێی زانیاریەکانی لای عەبادی ئەم هەنگاوانێ لەبەرەوەی ئەم هەنگاوانێ ئەو دەوڵەتی کە دروستە بێ با دژی شیعەکانی ئەم ناوچەیە نەبن و دژی شیعی عێراق و ئێران و فڵان شوێنیش نەبێ بە استراتیژە لە بەرامبەرەکانی ئەوەشێکی ڕوونە کاڵێ دراوسەیەکی باش بین ئەوەش مەسەجێکی ئەزانی کاک شۆڕژ من ڕام وایە ینی کورد لە ڕابردووە دەرفەتی زۆر لە دەستداوە لەبەرەوەی ئیرادەی نەبووە یعنی لەبەر ئەوە بووە ژینە هەلومەر جاری تریش بۆ کورد ڕەخساوە هیچ حزبێک نییە لە گوتاری قەومی خۆی داوای دەوڵەتی کوردی کرێ باشکرا کۆنگری هیچ حزبێک نییە لە پرۆگرامی خۆی چەسپاندێتی بڵێ خەباتەکەین بۆ بەدیێنانی دەوڵەتی کوردی لەبەرەوە هەلومەر جات بێتە پێش ئەسڵەن کار بۆ نەکردو ئێستا ئەڵێن پرۆژەیەکە ئێلانی کەم قسەیەکەیە ترس و دڵە ڕاوچەکە ڕەویەوەەوە هەلومەرجەکە ڕەخساوە دەبات دەست پێ بکەین بەڵام کەوتوتە سەر ئەوەی ینی چەند ئیرادەی ناوخۆ بەهێزە بووە ژینە ئەوەی ئەو برادرە باسی کرد مەسەلەی یاسای نێودەوڵەتی یعنی هیچ میلەتێک نییە بە یاسای نێودەوڵەتی فەرزکرا بێ بە قانون دەوڵەتی بۆ دروستکەکە میلەتەکە ئیرادەی نەبوو بێ و کاتی ئیرادەشی هەبوو بێ هیچ کاتێک یاسای نێودەوڵەتی ڕێگر نەبوو لەبەر بەڵام هەز ناکەین ئێستادا ئیرادەی گشتی لەسەر ئاستی شەقام زۆر لاوازە یان ئیستیجابەی شەقام زۆر لاوازە بۆ خۆرهەڵات ئیعلانی دەوڵەتیان کرد ڕابەرەکەیان لە کوخێکە ئیعلانی کرد ڕەنگە بینی بێتان لە تەلەڤیزیۆن سەری کوخەکە بە قامیش گیراو تەیموری خۆرهەڵات بە هەموو وڵاتەکەیان کیلۆمەتر لە جادەی قیران نەبوو چەندین وڵات کە لە یەکێتی سۆڤێت جیابوونەوە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا بۆ پاراستنی پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا هەڕەشەیان کرد ئەگە جیا ببنەوە ئێمە دشتانە بین کەچی هەردوایەوەی ئیعلانی دەوڵەتیان کرد کەمتر لە ماوەی مانگێ هەر ئەو دەوڵەتانە چون پەیوەندیان لەگەڵیان نەبەست لەبەرەوە هەرێمی کوردستان یعنی تعقیداتێکی ئەوەندە گەورەی لە بەردەمان نییە ئێستا بۆ مەسەلەی دەوڵەتی کوردی جگە لە وەزعی ناوخۆی کوردستان بەڵام گرفتەکە لێرەیە هەنگاو نابینی بۆ چاککردنی وەزعی ناوخۆی کوردستان لانی کەم بۆ ڕێکەوتن لەسەر مەبدەیەک کە ئیش لەسەر دروستبوونی دەوڵەتەکە بکەن و ناسنامەی دەوڵەتەکەمان چۆر بێت لێگەڕێ کێشە ناوخۆیەکانی ترمە پێ چاکردیان چاکات ئەمە یەکە سەنگاوی بۆنانە ئەلێرە ئینسان یعنی تووشی ڕەشببینیشی گەورابی زۆر چاکە چۆن وا بکەین پرسی سربەخۆیی لە قسە لە خیتابی ئەعلامی لەوەی کە هەنگاوی بۆ نادرێ تەجاوز پێ بکەین بە تایبەتی لە نێوان حێزە سیاسەکان هەر پێنج هێزەکەیانی بە ڕوونە لە ڕێکەوە ئێمە پێویستەکانی هەنگاونان بەرەو سربەخۆی چی ئێمە بێ بڕیاری سیاسیمان هەبێ ئەم بڕیاری سیاسیە لە چوارچەوەی پەرلەمانە قانونی پێدەرکرێت و تەوجیهی کۆمیسیۆنی ڕاپرسی و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کرێ بۆی کە ڕێوشوێنەکان بگرنەبەر و کاتی دیاری بکرێ بۆی ئەنجامدانی ڕفراندۆرەکە ئەمانە پێداویستیان شتانە چی چۆن بڕیاری سیاسی دروستە کرێ و کۆدەنگی نیشتیمانی دروستە کرد لە سەرینەکە و ئەگەر کۆدەنگیەکی نەبوو تا چەند یاری دۆخێکە سەلمێ ئەگەر مەسلەی کۆدەنگەکە پڕکەیتەوە پەرلەمان ڕەنگە ئێستا بازانێکیش بەسەر پەرلەمانە من کاتێ بارزانی داوای کۆبوونەوەی حیزبەکانی کرد من بە پێچوانەی ڕێی زۆربەی حیزبەکان و بە حیزبەکەی خۆشمەوە ڕاموا بوو کە وەڵامی بەرزانی بنەوە کە بڕۆن دانیشتن لەگەڵیا سەرەتا بڵێن باشە ئێمە لەگەڵ لەسەر مەسلەی دەوڵەت و پرسی سەربەخۆی و ڕفراندۆ ئەوە ڕێکەوین با شتێکی هاوبەش هەبێ لەسەری قسە بکەین ئێستا هیچ شتێکی هاوبەش نەماوە لە وڵاتە لەسەری قسە بکەین ئەمە خاڵێک ئەمە بەسەربەخۆیشەوە هیچ نەماوە هیچ ئەمە نە دیموکراسیە ئەمە تەبیعی ئەلفوبێی دیموکراسی و نەتەوایەتی ئەمە ڕەتەکاتەوە کە تۆ هیچ شتێک نەمێنێ هاوبەش نەمێن وتم بە ئەمە ببێ بە شوێن پێیەک ئەمە خاڵێکی هاوبەش بێ کە ئێمە هاوبەشی لەمەیە ئەوە بڕیارماندا کە ئێمە بڕیارە دەین هەنگاو بنین بۆ سەربەخۆی بۆ ڕیفراندۆم و بۆ ڕاپرسی و ئەمە ڕۆڵماندا بەش کرد ئەمە ماد لێرەوە کێشە ناوخۆیەکان ئیمان ناکەین ئەنجا دوایی کە ڕێکەوتین لەسەرەمە ئەڵین باشە هەنگاوێکی نیشتیمانی چارە نووسازی مێژووی گەورەی ئەمە چ ناوخۆیەکێوێ ئابا بگەڕێنەوە بۆ ناوخۆشمان بە جۆرە لانی کەمی سازیکەین لەگەڵم هەنگاوایە ئەو کاتە بە بڕای من گرێچوێرەکان تا ڕادەیەگەکرانەوە سەرەتای بۆ قسەکردن دەربارەی کێشەکانی ناوخۆکرانەوە یعنی لە پرەنسیپی سەربەخۆییەوە بگەڕێنەوە بۆ باسی کێشەکانی ناوخۆ نەک لە کێشەکانی ناوخۆ بچین بۆ باسکردنی پرەنسیپی سەربەخۆیی ئەو هاوکێشەیە کە ئێستامە گیرمان خواردووە لە کوردستان زۆر چاکە مامۆستا سۆران بەڕاست لەسەر چێ پێویستە پرسی یا مەلەفی سەربەخۆیی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی تاوەکو شەرعیەتیشی نێودەوڵەتی وەربگرێ بجوڵێنێ ئەمە لەسەر چێ پێویستە لە هەرێمی کوردستان چی ئەمە بکە باشە وەڵا بەر لەوەی وەڵامی و پرسیارە بمەوە جارێ ئەم مشکلەیەکی خەڵکمان هەیە مشکلەیەکی قەڵەم بەدەستەکانمان هەیە مشکلەیەکی خوێنەوارەکانمان هەیە بە نەفەسی حیزبی باسی ئەم بابەتە دەکەن یعنی ئەگەر خوێنەوارێکی باشمان لە حیزبێکی ئەی بێ کە تەئیدی ئەم بابەتە نەکا بۆ ئەم سات و وەختە هەرچی تەبریرات و نووسینی هەیە لە ساڵحی ئەم بابەتە و بەشدارێکی ئیجابی تێدا نییە
من یەک نموزە بۆ بینەران و بۆ میوانانی بەڕێزی باز دەکەم و کە لە معلومی جەنابیشیانە لە وەقتی کۆنفیدراڵیەکانی ئەمریکا کاتێویستیان هەر سیانزە وڵاتی کۆنفیدراڵیەکە ویستیان ئیتیحادی فیدرالی دروست بکەن ئەم فیدرالی و ئەنتی فیدرالیە دژە فیدرالیە لەوێش دروست بوو بەڵام کێ معالەجی ئەم بابەتە کرد چونکە خۆ هەمووی هاوسەنگ نەبوون ئەو وڵاتانی کەیەکیان کرد و ئیتیحادی ئەمریکایان پێکێنا هەندێکیان هەبوون لە ڕووی عەدەدەوە لە ڕووی قووەتەوە لە ڕووی تواناوە زۆر لەوانی تر زیاتر بوو کەمتر دانوستانی قبول دەکرد لەسەر حقوق و زەمانەتکردنی دەسەڵاتەکانی لە ئیتیحادیەتێکی فیدرالیدا بۆیە فیدرالی و ئەنتی فیدرالی دروست بوو لەو کاتەیە معروفە خوێنەوارەکانیان و قەڵەم بەدەستەکانیان چیان کرد تەوعیەیەکی عامی خەڵکیان کرد کە چی باشە لەم فیدرالی کە ئێمە ئەمانەوێ خەڵکیان وشیار کردەوە بە حقوقی خۆیان ئاشنایان کردەوە ئەمە مەترسیەکانە ئەمەش دەستکەوتەکانە کە ئێمە دەستمانەکەوێ کە معروفە بۆی کە پیان ئەوراقی فیدرالی کە لە چەند مجلدێکا بڵاو کرایەوە و لە بەنامە بۆ خەڵکی عامی وڵاتانی ئەو جای کۆنفیدرالی ئەمریکاش بینی بەشتی ئێمە ئەبێ ئەوەی کە وشیارە خەڵکی تریش وشیار کاتەوە نەک بە نەفەسی حیزبی مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکە پاشان بابێ مەسەر پرسیاری بەڕێزت وەکو یاسا وەکو عرفی دەولی و وەکو تعاملی دەولی وەکو ئەتەکێتی دیبلۆماسی کەسانێک مسؤول لە تعبیرکردن لە ڕێی گەلان و دەوڵەتان و ئەو کەسانی کەوا حکومڕانی دەوڵەتێ دەکەن سوڵتەی تەنفیزیە ئەوانە تعبیر لە ئیرادەی شعبەکەن و لە تعبیر لە ئیرادەی مؤسساتی دەوڵەتەکەن بەمانایەکی تر ئەگەر ئێمە دەستمان بە پرۆسە یاساییەکانی دەوڵەت سەربەخۆیی کرد چی لە ڕاپرسی کە ئەمە یەکێکە لە ئەسالیبی ممارسەکردنی حەقی تەقریری مەسیر ئەبێ ئەوە بزانین هەندێک جار دەڵێن ئێمە وەقتی ئیسیفتانیە وەقتی ڕاپرسی نییە بۆ لە بەروی پێشتر بە کۆمیسیۆن ماوتووە کۆمیسیۆن ئاگادار کراوەتەوە لە هەڵبژاردننی سەرۆکاتیە ئامادەی دەرنەبڕیوە و تەکوینی خۆی ئێستا ئامادە نییە ئیمکانیاتی لەبەردەستانیە دەڵێن ئیسیفتا یەکێکە لە وەسیلە دیموقراتیەکان و وەسیلە سلمیەکان بۆ حەقی تەقریری مەسیر بەڵام با ئێمە پێشتر بابین نەخشی ڕێگایەک دابنین دەی هەمومان متفقین لەسەر ئەوەی کەوا دەوڵەتی حەقی مەشروعی خۆمانە بڵێ هەمووشمان لەگەڵاوین ممارەسەیەکەین هەمووی دەڵێ بڵێ ئەی چی مشکلەمان دەڵێن کات دەی با یاریکەین ئەو کات گونجاوە کوێیە بە نەخشە ڕێگایەکە پاشان دەوێت بە قانون تەنظیم بکرێ ئەم قانونە تەنظیمی کرد مەشروعی ئیسیفتا بە هەموو ڕێکاریەکانیەوە تەنظیم دەکا و یەکێک لەوانە ئاگادارکردنەوەی کۆمیسیۆنیان هەر هەیەکی مختصە بە ئامادەکاری بۆ ئیسیفتا بەڵام هەزناکەی لێرە گرفتێکمان توش دەبێت گرفتێکمان توش دەبێت لێرە مامۆستای بەڕێز چێ قانونەکە دەردەکا ئەوەی کە معنی بە قانونەکە هەزناکە ئێستا معتەڵە کە بریتێ لە پەرلەمانی کوردستان ئەلێرە تووشی کێشەیەشی یاسایی نابین تووشی کێشەیەکی یاسایی بین لەبەری تا ئێستا ئەحزابی سیاسی لە دەروی پەرلەمانی ڕێک ناکەون نەکەن لە پەرلەمان تا ئێستا ڕوویاکی وازەحیان نییە کە ئەڵێن ئەم کاتە گونجاونی ئەی چی کاتێک گونجاوە دە ئێستا پێم بڵێ 10 ساڵی کەم گونجاوە پێم بڵێ فترەیەکی زەمەنیم پێ بڵێ لەگەڵ واقعەیەکە بۆم دەمسکە بڵێ ئەو وەختە گونجاوە بڵێ کەی لە تاریخی ئێمە یا گونجاو بووە تاوەکو ئێستا کاتێک بۆ من دیاری بکەیت و بڵێ گونجاوە تۆ دەست بە خاڵی یەک نەکردووە تاکو بڵێ خاڵی کۆتایم گونجاو نییە خۆ ئێستا ئێمە باسی لە یاسا بکەین باسی لە ڕێکەوتن بکەین باسی لە نەخشە ڕێگا بکەین معنای ئەوە نییە سبەینی ممارەسەی حەقی تەقریری مەسیرمان کرد بەلای کەم ئێمە خاڵی سەرەتای ڕێکەوتنمان بکەین لەسەر ئەوەی کە نەخشە ڕێگایەک دابنین بۆ ئەم پرسەنەتەوەیە خاڵی هاوبەشمان چییە هەمومان دڵی خاڵی هاوبەشمانەوەی کە حەقەکە دانی پێدادنین نەک ئێمە دانی پێدادنین ئەمە حەقی قرارە دەولیان و شەرعیان و قانونیان ئەی چۆن ممارەسەی بکەین بەڵێ لەسەر چۆنێتی ممارەسەکەین دین تەبریری کەم و کوڕەکانی سوڵتەی سیاسی ئێستا دەهێنینەوە دین قەیرانی دارایی دەکەین حجە بابە ئەوانە وەلا بنین نەخشە ڕێگایەک لە دەرەوەی هەموو ئەم بابەتە دابنین بڵێن ئەم پرسە نەتەوەیە مزایداتی حزبی بەسەر یەکتریان نەقبوڵی کەین و نەبیشیکەین و خلافی حزبی لێرەدا یەکلایی نەکەینەوە نەق عەرزیشی بکەین زۆر چاکە مامۆستای بەڕێز کاتم کەم ماوە پرسێکی جودایە جیاوازە لە هەموو ئەم بابەتە حزبیانە زۆر چاکە سوپاس دەکەم کاک عەرف دڵنیام لە شاراوە نییە کە لە ئێستادا لە ناو شەقام بە شێوەشی گشتی خەمساردی و بێمبالاتیەکێ لەبارەی قەزەی سەربەخۆی پێ دوایە ئەمە پاساوی هەبێ ئەگەر سەیری گەورەی و ئەهمیەتی مەلەفەکە بکەین
ئەزانی گرفتەکە چیە و برادرە شتێکی جوانی وت کاکسۆران لەسەر مەسەلەی هێنانەوەی نمونونەکەی ئەمریکا کە کاریان کرد بۆ شارکردنەوەی خەڵک ئێمە پێچوانی ئەمە بینین لە کوردستانە ئێمە ڕۆژانە ئەبینین کارەکرێ بۆ چاواشەکردنی خەڵک و بۆ بەلا ڕێدابردننی خەڵک ماوەیەکی زۆر پێشەوەی قەیرانی دارایی بۆ ئەندازەی ئێستا قوڵ بێتەوە و کاریگەری لەسەر ژیانی خەڵک بێ و کە ئێستا مەسەلی قەیرانی داراییان کردوتە پاساو هەر ئەمان بینی ئەو جۆرە کەسانی کە دژی دەوڵەتن پاساوەکەیان ئەوە بوو دەوڵەت دەبێت هێزێکی نیشتمانی یەکگرتوو منەظەمی پرچەکی مەشق بێکراوە دەبێت دامەزراوەی نیشتمانی وزانستی یعنی کۆمەڵشتیانەوە وەکو بنەما بۆ دەوڵەت لە کاتێکدا کە وەزیفەی دەوڵەت خۆی ئەوە بوو ئەی دەوڵەت بۆچی یعنی وەزیفەی یعنی وەکو جارێکی من منم هەنا دوارێکمەوە ئەمانی بردەوە سەر ئایا مریشک لە هێلکەیان پێلکە لە مریش ببوورە من یەک قسە پێ بڕم بە ناقانونی لە شوێنە من بەستەرکردەیە کە وتم 15 ساڵ بەس نییە بۆی فێر ببین کە لە دۆخی نادەوڵەتە ئەوە ناکرێت بڵێ ئەزای چۆ خۆی وەزیفەی دەوڵەتەوەیە بۆی سوپایەکی منەظەمی هەبێ بۆی دامەزراوی نیشتمانی هەبێ کە تو ئەمانەتە بوو کەواتە دەوڵەتی ئێستا لەبەرەوەی قەیرانی دارایی زۆر قوڵ بووەوە و ژیانی خەڵک خراپە ئێستا ئەمەکراوە پاساوە ئەگەر ئێستا قەیرانی داراییش چارەسەر بێ جاریشکە دێنەوە ترس لە وەهمی وڵاتانی ئەقلیم ئەی هەڵوێستی ئەمە یعنی بەلا ڕێبردننی خەڵک و چاواشەکردنی خەڵکە بەڵێ لە ناو خەڵکی کوردستانە ئێستا ینی تا ڕادەیەکی زۆر ناومێدی و ئینسان شعور بۆواکە کە ڕەنگە نەک هەر ناومێدی ڕەنگە ڕەتفعل هەبێ بەرامبەر بە دەوڵەتی کوردی ینی کارەسات زۆر چاکە چۆن شەقام لەو ناومێدی ڕزگارکەین دقەیەک بۆ تۆ من لەگەڵ پێم وایە شەقامی کوردی بەشێکی کەمی ناومێدە هیچ ڕاپرسێکمان لەبەردەستانیە شەقامی کوردی زۆربەی ناومێدە ڕاپرسی پێچوانەمان لەگەڵ لە دەبەرە یەکێکیان هەشتا حوتی لەگەڵ یەکێکیان هەفتا و دوی لەگەڵا با بڕوای من شتی جددی بێتەوە هەر ئێستا حیزبەکان لەسەر پرۆژێ ڕێکەون بە 2 هەفتە شەقامی کوردی وای لە دێ لە 190 دەنگ با پرۆژێ سەر زۆر چاکە زۆر سپاسانەکەم میوانە بەڕێزەکەم لە شاری هەولێر لە ئەستۆدیۆی هەولێر زۆر بەڕێز مامۆستا سۆران عەلی مامۆسای زانکۆ زۆر سپاس دەکەم مامۆسای بەڕێز هەروە زۆر بەڕێز کاگ عارف قوربانی ڕۆژنامەنووس هەروە زۆر بەڕێز و عەزیزم کاگ ئەوبەکر کاروانی توێژەر و نووسەر و هەروە خاوەنی کتێبی ئاسۆکانی مافی چارەنووس و دەوڵەتی باشووری کوردستان زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەوش بینەرانی بەڕێز دەستمان ناگات